چەکدارانی داعش هێرشەکانیان بۆ سەر پارێزگای دەیر زوور چڕ کردوێتەوە و لە هەوڵی ئەوەدان تەواوی ناوەندی پارێزگاکە کۆنتڕۆڵ بکەن کە بەشێکی هێشتا لە ژێر کۆنتڕۆڵی سوپای بەشار ئەسەددایە. دوای ئەوەی شەمەی ڕابردوو لە سێ قۆڵەوە لە ڕێگەی بەکارهێنانی ژمارەیەک ئۆتۆمبیلی بۆم ڕێژکراوە، چەکدارانی داعش هێرشیان کردە سەر ناوەندی پارێزگاکە لە کۆنتڕۆڵکردنی تەواوی شارەکە نزیک بوونەوە. لە سەرەتای هێرشەکاندا داعش توانی ڕێگەی گەیاندنی یارمەتی بە فڕۆکەخانی سەربازی دەیر و زوور و چواردەوری کێڵگەی نەوتی تەیم لە نزیک فڕۆکەخانەکە و نەخۆشخانەی ئەسەد لە ناو شارەکە و چەند گەڕێکێکی دیکە کۆنتڕۆڵ بکات. بەڵام دواتر سوپای سووریا بە پاڵپشتی هێزی ئاسمانی رووسیا و چەکدارانی حیزبوڵای لوبنانی و پاسدارانی ئێران نەخۆشخانەکەی کۆنتڕۆڵ کردەوە. چەکدارانی داعش ئاماژەیان بەوە کرد خاڵێکی پشکنین و بنکەیەکی ئاگرکوژاندنەوە و یەکەی نیشتەجێبوونی زانکۆ و سایلۆیەک و هەندێک ناوچەی نزیک لە کێڵگەی نەوتی تەیمیان کۆنتڕۆڵ کردووە و لەو شەڕانشدا 80 سەربازیان کوشتووە و سیانی دیکەشیان بەدیلگرتووە. لەو چوارچێوەیەشدا ڕوانگەی سووری بۆ مەفەکانی مرۆڤ ئاماژەی بەوە کرد لە پێکادانەکانی دەوروبەری نەخۆشخانەکەدا لانی کەم 35 سەربازی سوپا و 24 چەکداری داعش کوژراون. لە سەدا 60 پارێزگای دەیر و زوور لە ژێر کۆنتڕۆڵی چەکدارانی داعشدایە، لە سەدا 40 لە ژێر کۆنتڕۆڵی سوپای سووریادایە کە فڕۆکەخانەیەکی سەربازی لە خۆ دەگرێت. لە مانگی ئازاری ساڵی ڕابردووشەوە نزیکەی 200,000 هاوڵاتی لە چەند ناوچەیەکی شارەکەدا لەلایەن داعشەوە ئابڵوقە دراون و بەردەوام فڕۆکەکانی رووسیا و سووریا کۆمەک و یارمەتی بۆ ئەو هاوڵاتیانە بەردەبێت. گرنگی پێگەی سەربازی پارێزگای دەیر و زوور بۆ داعش لەوەدایە کە بە پارێزگای ڕەقە و ئەو ناوچانە بەسراونەتەوە کە لە عێراق و سووریا لە ژێر کۆنتڕۆڵی چەکدارەکانیاندان و لەگەڵ پارێزگاکانی حەسەکە و حەمزدا هاوسنوورە. لەوەش گرنگتر ئەوەیە دەیر و زوور ژمارەیەک بیرەنەوتی تێدایە کە بە شادەماری داهاتی ڕێکخراوەکە دادەنرێت. بەشێک لە چاودێرانی دۆخی سووریا دەڵێن هەڵاتنی سەربازانی سوپای سووریا لە شارەکەدا ڕێگە خۆشکەر بووە تا داعش بتوانێت دەست بەسەر چەند ناوچەیەکی نوێی استراتیژی دەیر و زووردا بگرێت. کاروان شێخ موحسین، یان ئارتی.